سڵاوێکی دووبارە پێشکەش بێەوەی عزیز و خۆشەویست بێت لە بەشی کۆتایی بەرنامەکەمان کۆمەڵک میوانی عزیز لە لامان ئامادەن کە ئەمانەوێت لە زاری هەرێک لە بەڕێزیانەوە لەسەر وەرزشی تایکواندۆ زانیاری زیاتر وەربگرین لەسەر ئەوەی کە چۆن کەسێک بتوانێت خۆی بۆ ئامادەکە لە چ تەمەنێکەوە ئەبێت قساکەین لەسەر ئاستی ئەم وەرزشە لە هەرێمی کوردستان قساکەین لەسەر ئامادەکاریەکان بۆی کە تۆ بتوانیت فێرخوازێک لە بوارەکە بە باشی پەروەردە بکەیت و بۆی کە لەسەر ئەم بابەتە بدوێن ئەڕۆینە لای هەرێک لە بەڕێزان بەڕێز مامۆستا ئارام ئەحمەد بەڕێزیان ماستەریان هەیە لە هونەری تایکواندۆ بەڕێز مامۆستا محەممەد فەتاح یاریزانی پێشووی تایکواندۆ بوون لە وڵاتی نەمسا بەڕێز مامۆستا هاوتا ئەبوو بەکر ڕاهێنەری تایکواندۆن لە چەمچەماڵ و بەڕێز مامۆستا دیرین نووری کە بەڕێزیشان سەرپەرشتی یانی تایکواندۆی سلێمانین لەگەڵەوە کە زۆر بە خێراتنیانەکەین سەرەتا بینە لای مامۆستا ئارام و لەمەوە دەست پێ بکەین کە بەڕێزت ئەگەر باسێکی وەرزشی تایکواندۆمان بکەیت لە چ تەمەنێکەوە تۆ ئەتوانیت فێرخواز وەربگریت بۆ ئەوەی کە فێرخوازێک باش بێت بۆ ئەم وەرزشە ئەبێت چ تایبەتمەندیەکی تیا بێت فەرموو. وەرزشی تایکواندۆ وەرزشێکە لە سەرتاسەری عالەم وەرزشێکی باوەڕپێکراوە مێژۆکەی گەڕێتەوە ساڵانی پەنجاکانەوە و پەرێسەندووەتە ئاسا زۆر لە وڵاتان پابەندی ئەم وەرزشەن ئیتر لە هەموو تەمەنەکانەوە لە مناڵەوە تا گەورە بەردامن لەسەر ئەم وەرزشە وەرزشێکە لە ئۆلۆمپیاتە باوەڕی پێکراوە کە هەموو ساڵی ئۆلۆمپیاتی ئەکرێت و پاڵەنجیانی تا دەستنیشانەکرێت بەنسبەت تەمەنەکانی شۆتەمەن لە 5 ساڵ بۆ 6 ساڵەوەی تر ئەتوانێت مناڵ پەرە بە تەمرینەکەی بدات و لەو ڕێگەیەوە نازنا و ئەنجام و ئامانجەکانی بپێکێک وە لەگەڵەوەشا بەری فراوانە ینی بۆ نمونە کێت تەلەبە با بڵێن لە 5 ساڵەوە هەتا تەمەەن سنوور نییە بۆی چونکە ئەگەر بۆ من یەکێک تەمەنشی گەورە بێت هەر ئەتوانێت بەشدا بێت چونکە بەرگەکانی تایکواندۆ زۆرە ینی باشە ئەبێ حەزی لە سەرکێشی بێ ئەبێت چ تایبەتمەندێکی تیابێت تاکو گونجاو بێ بە وەرزشەکە وەرزشەکەی تر ئەوەی هەر کەسەوەکەوێتەوە سەر ئارزووکە خۆی کە حەزی لە یاریەکە بێت ئیتر هەیە بۆ نمونە بەپی لەش و لاری خۆی ئەتوانێت هەسەنگاندن بۆ خۆی کە هەیە ئەم کەسە بۆ کویرێکی واتە نیزارکردن و ڕوبەڕوونەوە گونجێت یاخود بۆ پومسا یاخود بۆ بەرگەکانی تر کە های جامپ و سایدکیک برێکین و ئەم شتانەیە ئەمانە توانێت خۆی پەرە بە تەمرینەکانی بات و لە بەشێکە خۆی ببینێتەوە زۆر باشە مامۆستا محەممەد زۆر بەخێر بێت پێمان خۆشە تۆزێ باس لەو بکەین کە ئەم وەرزشە کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە بەڵام لەگەڵ ئەم وەرزشە پاڵەوانەتی بەڕێواچێ تا چەند گرنگایی تر یاریزان بتوانێت ئاستەکەی خۆی لە پاڵەوانەتیەکە ببینێتەوە بتوانێت بە شێوازێ بزانێ ئایا ئەوەی کە خۆی هەوڵی بۆیە و ئەوەی کە خۆی ڕاهێنانی بۆ کردووە دەرەنجامەکەی بینێ گرنگی ئەم پاڵەوانێتیانە لە چیایە؟ دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەم یاری تایکواندۆ بەڕاستی کە پێشەکەی بە پاڵەوانەتی پێشەکەوێت یارزان کە لە هۆڵەکانە تەمرینێک هات ئەبێ پاڵەوانەتی بۆ بکرێت چکە تا پاڵەوانەتینەکە نازانێ ئاستی ئەم یاریزانە ئاستەکەی چەندێکە چەندێک ئایا پێش کەوتووە پێش نەکەوتووە بۆی پاڵەوانەتی زۆر مویمە لێرەیە بکرێت و ئێستا لە بەڕاستی لە سلێمانیە پاڵەوانەتێکی زۆر زۆر کەمەکرێت ئەوەی کە ئاکرێت لەلایەن چەند پاڵەوانەتێکەمان بۆ کراوە تا ئێستا بە سپۆنسەری ئاسایشی گشتی بەڕێز کاگیوە دەستی خۆش بێت زۆر سواسێکن لێرەوە و کاکدێرینش بە هەمان شێوکە سەرپەرشتیارێکات دەستیان خۆش بێت یاریزان وەکوتم بە پاڵەوانەتی پێشەکەوێت ئێمە پاڵەوانەتی کە چوین بەشداریمان کرد کەوەی کە لە کاسی سەفیری کۆریا ئەمە سێم ساڵە ئەکرێت یاریزانەکەمان بەڕاستی ئاستێکی زۆر باشیان هەبوو ئێمە باوەڕکە تەسەورەوەمان ناکرد یاریزانی وا بەرین یەکەم ساڵیشان بێ و بەشداری بکەین و ئەوە بەڕاستی ئاستێکی زۆر باشیان چەند یاریزانی کورد بەشداری کرد بوو مەدالیەکانیان چۆن من شخصی خۆم وەکو مامۆستا محەممەد سێ یاریزانم برد یاریزانەکەمێکیشان ئەوە بوو یەک یاری کرد دووەم یاری بەداخەوە دۆڕان دو یاریزانمان ئەوە بوو کچێکیان بووی کیشیان کچەکەیان یەکەمی هێنا مەدالیای بەدەستێنە مەدالیای ئاڵتوانی بەدەستێنە لەگەڵ شاهادەی کاسی سەفری کۆریای باوەڕ پێکراو و دووەم یاریزان مناڵێکی بچووکمانە بوو لە کێشی 22 ئەویش دوای 6 یاری کە ئەمیر محەممەد کەویش کوڕی خۆمەگات زۆر سواسەگەم بە ڕێزی 6 یاری کرد دوای ئاخر یاری بەداخەوە دووەمی بەدەستێنە و بەڕاستی ئاستێکی زۆر باش بوو سەرسوڕێنە تەنانەت حەکەمەکانش لەلایەنەوە زۆر
هیم بوو سیر بوو بەلایەن و مناڵێکیەوە بچووک جاخۆشی باڵای زۆر بچووکە بۆیە دووەمی بەدەستێنە چەند الحەمدولillah ساڵە تەمەنی تەمەنی ئێستا تقریبا 8 ساڵە خوا لێو نەسێنە. مە یەکەم جاریشی بوو لەو ژاوە و لەو توانی لە تەمەنێکی مناڵیەوە بەڕاستی کە بەم شێوەیە ڕایبێنی بۆ قۆناغەکانی تری جستەی باشتر ئامادەبێەوە من لە نزیکەوە مامۆسارامە بینم ڕۆژانە کۆمەڵی مناڵی زۆر بەڕاستی وردی لێ بەڵام بە شێوەیەک ڕاهێنانیان لەگەڵاکات کە جستەیەکی باش ئامادەبێ بۆ تەمەنەکانی چین لای مامۆسا هاوتا تۆش زۆر بەخێر بێ سپاس بۆ تۆ و ڕاهێنەرێک وە وەکو تایکواندۆش لە شاری چەمچەماڵی خۆشەویستەوە ئێوە بەشداریکردنتان چۆن بوو لەو پاڵەوانێت تێ پێمان خۆشە بۆ سپاس بۆم دەرفەتە بێگومان ئەم کاس سەفیر کۆریا ساڵانە ئەنجامەدرێ ئەمە سێم ساڵە ئێمە ژۆک ویانی وەرچی چەمچەماڵ خۆم بەنەوە یاریزانەوە بە ئاستی متەقەدیم و ینی پێشکەوتوان لەگەڵ ئەشبال بەشداریمان کرد توانیمان سپاس بۆخوا چوار یاریزانمان سێم بێت و یاریزانێکیشمان دووەم بێت کە ئەمە نەتیجەیەکی زۆر باش بوو هەم بۆ پارێزگای سلێمانی و هەم بۆ شاری چەمچەماڵ کە یاریزانەکانمان ئەوانەی کە سێم بوون یەکیان کچە تەمەنی 11 ساڵە یەکیان ئەوەی کە دووەم بوو کچە تەمەنی 11 ساڵە عینەن ئەوش کچی خۆمە لێ دووەمی بەدەستهێنا لەگەڵ دوو یاریزانی کەیە ئەم بتۆڵەیە زۆر یعنی لە بتۆڵەکانی عێراق پێشکەوتوتر بوو چونکە 105 یانە و 714 یاریزان بەشداری کردهبوو هەمووی لە ئاستی عێراق یا وڵاتان لە هەموو ئاستی عێراق ینی بەکۆی گشتی لە بەسڕەوە هەتا سلێمانی ئێمەش لە پارێزگای سلێمانی توانیمان بەکۆی گشتی بە لەگەڵ برادرانە تقریبا 14 بۆ 15 یاریزانمان ئەنجام بەدەست بێن ئەو ئەنجامانش کە مەسەن سێمی هێناوە دووەمی هێناوە دوای 5 یاری 6 یاری 7 یاری چەکەی خۆم نی لە 7ەم یاری دۆڕاوە ئەوش بەهۆی ئەو یاریەکان زۆر بوو گەشتە کاتێکی زۆر درەنگ ینی 12 شەو یەکی شەو یاری کردووە هیلاک بوو توانای هەر ئەو نەتوانی خوا هەمویان بپارێزە هەموو ئەو یاریزانە جوانانە وەکو تەمەن لە چ تەمەنێکەوە بۆ تەمەنێک ئەیان توانین لەم پاڵەوانێتی بەشداری بکەن ئێمە ئاستەکان ئاستی ئەشبالمان هەیە لە تەمەنی ئیتر لە 7 ساڵەوە هەتاوەکو 11 ساڵە توانین بەشداریکەن دوای ئەوە تەمەنی ئەشبالمان هەیە عەفو ناشئینمان هەیە کە لە 11 هەتاوەکو 15 بەشداریەکەن پاشان شەباب و متەقەدیم بەڵام ئەم پاڵەوانێتێت تایبەت بوو بە ئەشبال و متەقەدیم ینی مناڵان و پێشکەوتوان زۆر باشە مامۆساتێنی زۆر بەخێر بێ سپاس بۆ تۆ لە کۆی ئەوەی کە ئەم مامۆسا بەڕێزانە توانیانەوە بەشداری بکەن و یاریزانیان هەبێت و بتوانن لە کۆی ئەو ژمارە زۆرە یاریزانە و ئاسە بەدەست بێنن ئەمە جێگەی شانازیە دەستان خۆش بێ بەڵام ئێوە بەڕێستان وەکو سەرپەرشتیاری یانەی تایکواندۆ بۆ نمونە لە سلەیمانی ئێوە تا چەند گرنگە وەکو ئەرکی خۆتان کە هاوکاری ئەم ڕاهێنەرانە بن بە شێوازێکی گشتی هانیا بن کە ئەو یاریزانانە پێ بکێنن هەر لە مناڵی و کەی بینین لە دیمەنەکانە هەتای ترە چێتە تەمەنەکانی تریش بۆی کە بەباشی ئەم جۆرە وەرزشە گرنگی پێ بدرێ سەرتا سوپاسانەکەین بۆم دەرفەتی بە ئێمەتان ڕخسان ئێمە من وەک سەرپەرشتیاری تایکواندۆی سلێمانی هەموو هەوڵ و ماندووبوونێکم بۆ ئەم ڕایەنەرە بەڕێزانە و یاریزانەکانە جگە لە خزمەت و پێشکەوتوانی یاریزان و ڕایەنەرەکان هیچ هەدەفێکی ترمان نییە لە یاری تایکواندۆیە ئەم پاڵەوانێتیە کە لە بەغداد ئەنجامدرا پاڵەوانێتی کاسی سەفیری کۆری بوو ئەمە ئەگەر لەبەر نەبوونی مەسرف و داهات نەبووایە ئەمە لە کۆریا ئەنجامدرا بەڵام لەبەرەوەی کوردانی خۆمان هەم عێراق و هەم کوردستانیش ناتوان بچنە کۆریا مەسرفی زۆری تێچێ ئێمە دەستخۆشییان لێکەین پاڵەوانێتەکان هێنا بۆ بەغداد پاڵەوانێتێکە لە 105 یانە پێگاتە بوو لە کۆی 720 یاریزان ئێمە بە خۆشحاڵیەوە ئەم ڕایەنەرە بەڕێزانە و ڕایەنەری تریشمان هەیە کە ئامادەنەوە لێرە هەدە ئەویش بڵێن یاریزانی بەشداری کردووە لەو پاڵەوانێتیە کە سپاس بەخوا چواردای زانمان نەتیجی باشی لەو پاڵەوانێتی هێناوە دەستی هەمووتان خۆش بێ مامۆستا دێرین کاتە پێمان بڵێ هەتاکو ئێستا وەرزشی تایکواندۆ تا چەند توانێتی جێ خۆی بکاتەوە لە نێو تاکەکانی ئێمە بەتایبەت لە نێو منداڵەکانمانە بەڵێ
بەتاکید وەسی تایکواندۆ وەچێکی باوەڕپێکراوە هەم لە ئۆلۆمپیاتە و هەم لە عالەم یعنی ناسراوە وەک هەنێ یاریتر نییە کە خەڵک ناسێ یاریکی ئێمە وەکو خۆمان و وەکو ئەم ڕایەنە بەڕێزانە و ڕایەنە دڵسۆزەکانی شاری سلێمانی توانیمانە ئاستێکی زۆر باش بە تایکواندۆ بگەینین و پارەیەکی باشی پێبین کە زیاتر لەناو خەڵکا بناسرێ. ئەتە سەر بارەوەی کە بەداخۆلانەی لە ڕووی مادیەوە بارودۆخ باش نەبێ بەڵام وەکو جێکردنەوە جەیەکی باشی کردێتەوە. بەڵێ بەتاکید ئێمە ئەوەی کە سپۆنسەرمان بێت و هاوکارێکی زۆر گەورەمان بێت زۆر بەڕێز کاژیوایە کە سەرۆکی دەستگای یاسای شێرەمی کوردستان زۆر هاوکارمانە بێ ئەوەی قسووریمان لێ بکات هەردەم و هەمیشە هاوکارمان بووە لە پاڵەوانێتی لە خولی ڕایەنەران لە خولی یاریزانان لە هەموو خولەکانی تایکواندۆیە. دەستی خۆش سپاس بۆ هەموو کەسانی کە توانیەتی لەم جۆرە وەرزشە هاوکاری ئێوە بێ. مامۆستا بابینە زۆر دۆزێک تایبەتمەندی ئەم وەرزشە لەوانەیە زۆربەی دایکەکان بڵێ بەخوا ئەم وەرزشە بۆ کەس نابێت بەڵام بە خۆشحاڵی و من چەند کچێکە بینم چەندین کچیش لای تۆ لەوێ لە پاڵەوانتێکە شاتیایەتی کە توانیوانە ئاسێکی باش بەجێ. ئەم جۆرە وەرزشە مەترسی چییە یاخود تایبەتی ئەبێت ئەو یاریزانە جلوبەرجی چۆن بێ پێداویستەکانی چۆن بێ لە مناڵیە ڕاهێنانەکان چۆن بێ بووی کە هیچ زیانێکی بەرنەکەوێت. بەنسبەت وەرزشەکە وەرزش تایکواندۆ وەکو سوودێکی زۆریە بۆ لەشی یاریزان باڵێن دایک زۆریە جاریواڵێ کچەکەم بۆن یاخو مناڵەکەم گونجاو بۆ یاریکردن طبعاً چکام وەرزشە لەبەرەوەی وەرزشێکە سوود بە تەواوی جەستە ئاگەێنێت هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی جەستەیەکەوە و ئەتوانێت کچیش وەکو کوڕێک بۆنم ناتوانێت مستەوە توانای خۆی بسەلمێنێت کە وەک پاڵەوانێک بێتە ناو ساحەوە خۆی ببینێتەوە لەو یاریە کە نازنا و ئەنجام و ئامانجێکی خۆی بەدەست بێنێت هەر ئێمە خۆشمان لامانە سا من زۆر یاریزان هەبوو توێتی مامۆستا منە گونجم بۆ یاریەکە وتومە بەس ئەوەنە بەردەوام بە هەوڵ بدا دڵنیا بە ئیشەڵا لە لوتکەی سەرکەوتن هاتبینەوە ئەوە تا هەر سپاس بۆخوا ئەو یاریزانانن کە لە لامانن سپاس بۆخوا ڕۆژە لە ڕۆژان من ئەو بەرچاوڕوونیم لەبەر چاوە کە لە لوتکەی سەرکەوتنا بینونەوە هەرۆکو یەسای کە ئەو نەتیجە گەوریان بخۆیان بەدەستێنەوە ئینشەڵڵا هەر بەردەوامیش بن کاتە ئەگەر تووشی پێکانێکی لەم چەشنە بوون ئازارێکیان بکەش ئاساییە بەرگە هەڵگرتریانەکە. بەنسبەت وەرزشەکەەوە تۆ ڕۆژانە تەمرینی قووە دەکەی تەمرینی چەندین جوڵەی قورسەکەی تەمان ڕەنگە تووشی پێکانیش بێ بەڵام ئەمەوە ناگەێنە بدوەستێنێ چونکە تۆ بەجددی کە ئەو هوەرە هەڵبژاردووە جیا ئەکرێتەوە لەگە کەسی ئاساییە یعنی ئەگەر تۆ بۆ منە نەتوانێت ئەم بەربەستانە ببڕیت دڵنیا بە ناشبێ بڵێ وەڵام من ئەمە ئەبمە پاڵەوانێکی حەقیقی ئەوەی کەیەتە ناو هوەرەوە ئیترێ بێ خۆی یەکلایی بکاتەوە کە تەواو تواناکانی خۆی بۆ ئەو بەسەر بەکار بێنێت تاوەکو لە ڕێی ئەم هوەرەوە هەم نازناوە هەم ئەنجام هەن نەتیجە بۆ خۆی بەدەست بێنێت و دڵنیا بەگەر پێکانیش لەخوا بە زیابەتە هیچ پێکانێکی قورس ڕووی نەداوە هەم لە هوەری تایکواندۆ تا ئێستا و هەم لە وەرزشەکەی ئێمەشا و لە قاعەکەی ئێمەشا تەمرینەکەم بە شازێکی ئەکادمی زانستی ئەڵێنەوە ئەوە نێ بڵێن هەر لە خۆمانەوە بێن تەمرین بینەوە و بۆ نەخواانەخواسە کەسانە تووشی ئیسابە و تووشی پێکانی خۆرز بن بە شازێکی زانستی وەرمان کردو بە شازێکی زانستی علمیشی شەڵا تەمرینەکانە گەێنین لەخوا بە زیابەتە ئاسا هیچ کەسێک ئەشکالی نەبووە ئەوەی ئەشکالی کشیە بوو بێ پێکانێکی ماسوولکە یاخو پێکانێکی شتێکی بەسیتە ئیسراحەتی پێین تاوەکو لە هەفتەی داهاتۆمانە ئیتر دوایی چاگە بێت و ئەی بێنامێن و بەرداوامە بێتەوە زۆر باشە زۆر جاریشەر دایکەکانیان بینم دڵیان نار مناڵەکان بە دیار مامۆستا مناڵەکانیان تاوێر دڵگیانی لەوەی کەڕە مامۆستا محەممەد با باسێکیەوە بکەین بۆ نمونە ئێوەکو ڕاهێنەر تیمێکتان لە بەردەسای یاریزانە هەستەکەی کەسێک یان دوانیان توانایەکی جیاوازی هەیە هەستەکەی ئاستێکی باشی هەیە گرنگیدان بۆ ئاستانە بۆی کە بتوانێت هەم لە پاڵەوانێتی ناوخۆیەکان و بۆ نمونە لە عێراق و بشڕاتە دەرەوە ئەو توانایانە چەند گرنگە پشتگوێنە خری و پەری پێ بدرێ ئێوە کوڕایەنان تا چەند ئەوانە دەستیشتکەی و بە ڕۆژانە بەرکەوتتانەیە لەگەڵیانە ئەمانە چەند گرنگە بۆ یاریزان بەدڵنیاییەوە ئێمە یاریزان هەیە هەر سێرەگەی هەر لە سەرەتاوەکەی سێرەگەی ئەو یاریزانە توانایەکی باشی لەوانی کە جیاواز بۆیە ئێمە ئەبێ زیاتر گرنگی پێبین یاریزانی شێ بەبووی لەوەری دواکەوێت سێرگەی توانایەکی وای باشی نیە بەوەش گرنگین لە هەمان کاتە بەزەوەی کە ئێمە بمانوێ پاڵەوان بێت زیاتر گرنگی پێبین ئەو یاریزانەیەکەوە سێرگەی سبحان الله هەر لە ئیرادی خوا سێرگەم یاریزانە فەتحی هەیە و چکە فەتح بۆ ئێمە تۆزێ مهمە باڵای باشە زەعیفە ڕێک و پێکە باڵا و شتی یانی گونجاوە بۆ یاریەکە بۆ ئێمە زیاتر احتیمام تۆزێ زیاتر احتیمامین بۆەوە لە بەرەو ئەمانوێ پاڵەوان دروستکەین سبێنێ
وەکو ئێمە ژۆک و وڵاتانی تر پاڵەوانمان هەبێ ئێمە هیچ جیازێکمان نییە بۆ نمونە لەگەڵ وڵاتانی تر من چونکە خۆم لە وڵاتی نەمسا بووم هەستمە کە سێرمە کرد یاریزان هەندێک جاسێگەم یاریزانەها گیانە کردەوە ئەم یاریزانە سێگەم مستەوایەکی باشیە گیانە کردەوە ئامادەیانە کرد بۆ پاڵاوانێتی بۆی مەداریا بەدەستبێنێت وەکو بەهرە زیاتر لانێ لەبەری توانای باشترە لەبەرەوەی سێگی وەکو خۆت کە لە نەمساش یاریت کردووە جیاوازەکان لانێ جەنابەت زیاتر درکی پێ بکەیت تا چەند لە ئێستا ئەیبینیت ئەوەی کە پێشکەشی فێرخوازەکانی ئێماکرێت بەڕاستی ئابدەیتە لەگەڵ وڵاتانی ترە شتێکی زۆر جیاوازی نییە. شتێکی زۆر جیاوازی نییە بەس ئەوان لەبەرەوەی پێشکەوتن لەبەرەوەی زیاتر ئەوش پێداویستی کە ئێمە پێویستمان پێێتی لێرەیە نییە بۆی ئێمە واقعی جیازمان پێویستە ئێستا بۆ نمونە ئەم جارێک ئێمە چوین بەشداری پاڵاوانەتی کاسی سەفیرمان کرد ئەمە یەکەم جاری یاریزانەکان ئێمە واقعی ئەلکترۆنی بکەن جیاز بەلایەنەوە شتێکی سیر بوو چکە واقعەکە تۆزیە قورسە یەکەم جارە ئەو گۆریە بکەن کەوا بەکارێنم بۆ واقعی جیاز بەلایەنەوە سیر بوو تا ئێستا ئێمە بەداخەوە زۆر بەداخەوە اتحادی سلێمانی تا ئێستا هەوڵی نەوە واقعی جیازمان بۆ بکات بۆی یاریزانەکان سەرەتا لێ ڕاهێنە بکەین دوای کە چوینە بەغا یاریەکە ئاسانە بێ بۆمان بۆ ئێمە تا ئێستا ئەومان نەکردووە تەنانەت مناڵەکەی خۆم کە کردی وتی باوک ئەمە زۆر قورسە ناتوانم یاری پێ بکەم وتم پڕم فرسە دەستی خۆت بۆشێنە ئەیژینا بدۆڕی دوای تاوە بەم هەموو کەمبوونی ئیمکانیەتەشەوە ماشەڵڵا ئەم ئەنجامانە زۆر باشخوا بە زیادی دەستان خۆش بێ مامۆستا تا بێمە لای بەڕێزت با باسێکی یانەی چەمچەماڵ بکەین پێداویستیتان هەیە شوێنێکتان هەیە و چۆن ئەتوان ئێوە خۆتان ئامادەکەن پێم خۆشە باسێکیەوە بکەین و چی هاوکارتانە بەڵێ ئێمە هەر من خۆم لە مناڵێەوە کە یاریزان بوومە چەند کەسێک هەبووە ڕاهێنانی پێمان کردو پشگیریمانیان کردووە لە ڕووی معنەوی و لە ڕووی تەدریب و هەمیشە ئێمە سەر بەیانی وەرچی چەمچەماڵ بووینە ئیتر هەر دەستەیە کە هاتبێت ئێمە جێی خۆمان کردوتەوە بە ئاست و ئەنجام چونکە ئەگەر ئاست و نەبێ و ئەنجامت نەبێ لایەنەکە ناتوانین داواکاریت هەبێ ئێستش سواز بۆخوا هەر لە ناو بارەگای یانی وەرچی چەمچەماڵە خۆمان هۆڵمان هەیە هەموو پێداویستیەکانمان بۆ دابین کراوە بەڵام وەکو لایەنی مادی تر هەموو یانەیە کەم و کورتی هەیە و ینی ناتوانانی بە تەواتی ئەوەی کە ئێمە ئامانەوە جێبەجێکە بەڵام هەرچ کاتێک ئێمە پێویستمان بە هەر شتێکە بوو بێ سپاس بەخوا لێرەوە دەستخۆشی لەسەرۆکی یانە و جێگر و سکرتێری یاناکەم کە هەمیشە بەدەممانەوە بووە و هاوکاریمانی کردووە ئیتر ئەوەیشی لە دەستی ئەوان نەبووە و سەر و تاقیێوان بێت درێغیان نەکردو و گلەی نابێ بکەین زۆر باش با دوای پرسیار لە مامۆستا دێرین بکەین سەرکۆ ئەوەی کە ئێستا باسی ئەنجامەکانیان کرد و باسی ئیمکانیەتەکانیش کرا بەڕێستان چی بەدەستانەوەیە بۆ ئەوەی کە ئیشەڵڵا وا بکەن وەرزشی تایکواندۆ لە هەرێمی کوردستان ئاستی باشتر بێ ئایا بەرنمەیەکی تایبەت پلانێکی تایبەت بەدەستانەوە هەیە؟ وەڵێ بە تاکید ئێمە هەمیشە لە چالاکی بەردەوامین سەر ڕایەوەی ئێمە لە ئیتحادیشە ئیتحادەکەمان زۆر خزمەتی تایکواندۆی شاری سلێمانی نەکردووە بەداخ و پەژارێکی زۆرەوە کە باسی هەم چکە ئیتحادەکە هەم چالاک نییە هەم ئەوەش نییە بڵین ئیتحادەکە ڕایەنەرە بە ڕێزەکانمان ئیتحادەکان ڕازی بێت بەو ئیتحادە ئێمە وەکو خۆمان و وەکو پێشتریش باسم کرد ئێمە کاکیوە زۆر بەڕست کاکیوە کە هاوکارمانە ئیشەڵا لە داهاتووە بە تەمای پاڵاوانەتیکی گەورەین هەم بۆ یادی سلێمانی ئیشەڵا پشت بەخوا بۆ یادی سلێمانی بە تەمانی ئیشەڵا پاڵاوانەتی گەورە بکەین لە شاری سلێمانی خۆشەویست ئەمەش بۆ دەستکەوتێکی گەورەیە بۆ شارەکەمان کە هەر بۆ خزمەتە و هیچ هەدەفێکی ترمانیە لە تایکواندۆە تەنانەت خزمەتکردنی یاریزان و ڕانە بە ڕێزەکان ئێمەشی وای سەرکەوتنتان بۆ خواستین دووبارە سپاس بۆ ئامادەبووتان بە هیوای ئەوەی کامیشە پاڵپشتی باشتان هەبێ کە بتوانن ئێوە زیاتر خزمەتی یاریزانەکان نەن یاریزانەکان کێنەوەی مناڵی خێزانەکانی خۆمانە بۆی کە بە باشی بتوانی پەروەردەیان کەنی و لەم جۆرە وەرزشایە خۆیان ببێنەوە دووبارە سپاس بۆ ئامادەبووتان